جاوەڵات دەستی خۆش بێ ئەوەی کە ئەو قسەی کردووە دەست لە کارکێشانەوەی باشتر لە کە حکوومەت کە میلەتی پێبەخیم نەکرێ و نەحە دەست لە کار نەکێشێتەوە. باشە بەڵام ئەم پرسیاران لێگرتیان بۆ دەست لە کار ناکێشتەوە وتی ئێمە خەڵک هەڵی بژاردوین بە هەڵبژاردن هاتوین واتە شتەکەی ئەدا بەسەر خەڵکا کە خەڵک ئەوانی اختیار کردو ئەوان بەم شێوازە میلەت بەڕێوە جاوەڵا بڵێم چی وەڵای هیچ بۆ ناتوانم بڵێم. باشە ئێستا وەکو بینیمان دوێنێ کە هاتنە پەرلەمان بە شێوازێک قسەیان کرد کە خزمەتگوزاری زۆر پێشکەشی خەڵک کراوە بە تایبەتی باسی موچەی کردوتی ئێمە دوو موچەمان دواکەوتۆ باقی هەمووی موچەکانمان داوە. شتی وان نییە موچیان نەداوە کوا موچیان ناوە بۆ میلەت هیچ ڕاز نییە ئەسڵێکی نییەوە. باش ئەگەر حکومەت بەم شێوازەیە ئەی بۆ هەمیشە خەڵک لە هەڵبژاردناوەکو خۆی سەرۆکی حکومەت دەیوت بۆ هەر ئەوان هەڵەبژێرێتەوە. خەڵکەکە ساویلکەیە خەڵکەکە خەڵەتاوە. خەڵکەکە خەڵەتاوە. ئەرە وەڵا خەڵکەکە خەڵەتاوە کەی یەکی نییە شتی حەڕاستیان نییە. تۆ وەکو خۆت تا چەند لەم کابینەی حکوومەتی هەرێم ڕازی. وەلا هیچ ڕازینی من عارەبانێکم پێ ئەوەتە ئەو عارەبانە پێ هەموو کار و کەسابەتەکەوتە ناژێڵن بوەستی ڕاوتەنێن ئەو گرن ئەو بن بە عارەبانێک و عەزیەتیان هیچ شتێک نییە کەیش دێ بەم حاڵەتەی شەوەر عەزیەتە ئەرێ وەڵا ئەگەر ڕاستێکە وتی ها کرێکی مێسم کەسێکم کە کرێکیشم وتی ساحەب خانوەکان وا لێکەین و نایڵێن کرێ لەسەر کرێکی هیچ هەمووی ڕاست نەبوو درۆ بوو هیچ شتێک نەبوو.